ئەو مامۆستا بەڕێزانە ئەو داعی بەڕێزانە ئەو کەسایەتی ئیسلامیانە خوارزای بە خێریان بدات و دایمە ڕێزیان بگرن احترامیان بگرن نەقد کەم بکەنەوە بەرامبەریان بە تایبەتی کەسایەتی ئیسلامی کاریگەرەکان دکتۆر عەبدوڵاحیدە مامۆستا هاوڕێیە مامۆستا سۆرانی تەوحیدیە مامۆستانی زۆر مامۆستا محەممەدی مەلافایقە شەرت نییە ناویان بێنم ئێستا بەڵام ئەو مامۆستا بەڕێزانە بە شێوەیەکی گشتی زۆر احترامیان بگرن ئەو مامۆستایان مەلاکانیش ئەمامە پاکەکان کە حەقیان وتووە حەق ئەڵێن دیفاع لە ئیسلامەکەن لە بەرامبەر عەلمانیەتەکەیە پێویستە هەمومان یەکسەف بین مەڵێ ئەمە مەلای ئەوقاف ئەمە مەلای پارتی ئەمە مەلای فلانە مادام بەرەو ڕووی عەلمانیەتەکە وەستاوەتەوە بەرامبەر ئەو خەڵکەی کە دژ بە ئیسلام وەستاونەتەوە ئێمە واجبی سەرشانمانە بەرگریان لێ بکەین لەبەرەوە لە هەر یەکێک لەو مامۆستا بەڕێزانە پێویستە دیفاعیشان لێ بکەین لەگەڵیشیان نابین لە مزگەوتەکانیش دەوروبەریشان قەڵەباڵ بکەین ئەنجا ئەو وتارانی کە داویانە بڵاوی کەینەوە هەمومان بەم شێوەیە ئەبین بە یەک بەرەیەکی ئیسلامی بەهێز بەرامبەر بۆ عەلمانیە بۆ گەنە فاشلێکە 100 ساڵە کوور دەهێنێتەوە دووە.